سەرەڕای بەڕێوەچوونی جەنگێکی وێرانکەر لە نێوان رووسیا و ئۆکرانیا و ئاوارەبوونی نزیکەی 3 ملیۆن کەس، دانوستانی ڕاستەوخۆ و ئۆنلاین لە نێوان وەفدی دانوستانکاری هەردوو وڵات بەڕێوە دەچێت و قسەش لە سەرکۆبوونەوەی ڕاستەوخۆی سەرۆکی هەردوو وڵات دەکرێت. دیاریش نییە ئایا دانوستانەکان کۆتایی بە جەنگ دێنێت یاخود جەنگ هەر درێژە دەکێشێت. وێڕای بەڕێوەچوونی 3 گەڕی دانوستانی ڕاستەوخۆ لە نێوان وەفدی دانوستانکاری رووسیا و ئۆکرانیا لە بیلاڕووس و هەروەها کۆبوونەوەی هەردوو وەزیری دەروێ رووسیا و ئۆکرانیا لە ئەنتالیا ڕۆژانە دانوستانەکان بە ڤیدیۆ کۆنفرانس لە نێوان وەفدەکاندا بەڕێوە دەچێت و ئامانج لیان ڕاگەیاندنی ئاگربەست و پاراستنی ڕێڕەویە مرۆیەکانە بۆ دەرباسکردنی هاوڵاتیان لە مەیدانەکانی جەنگ. جگەلەوەش کۆشکی سەرۆکایەتی رووسیا کرملین ڕایگەاندووە ئەگەری بەڕێوەچوونی کۆبوونەوەی ڕاستەوخۆی نێوان سەرۆکی رووسیا و سەرۆکی ئۆکرانیا بەهێزە و هیچ ڕێگریەک نییە لە هەمبەر کۆبوونەوەی نێوان هەردوو سەرۆکی رووسیا و سەرۆکی ئۆکرانیادا. تەنها پێشوەخت دەبێت بزانین ئەگەری سەرکەوتنی کۆبوونەوەکە و بەدەسێنانی ئامانجێک لە چه ئاستێکدایە. هاوکات ڤلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا ئاماژەی بەوەدا کە یەکێک لەو ڕێنمایی بەشاندەکان دراوە هەوڵدانە بۆ ڕێخستنی کۆبوونەوە لە نێوان سەرۆکی هەردوو وڵاتدا. زیلینسکی ڕاشی گاندووە کە ئەرکی شاندی دانوستانکاری رووسیا و ئۆکرانیا ڕێخستنی کۆبوونەوەی سەرۆکی هەردوو وڵاتە بۆ تاوتوێکردنی ڕاگررتنی جەنگ و کشانەوەی یەکە سەربازیەکانی رووسیا لە خاکی ئۆکرانیا و دەستەبەرکردنی ئاسایشی رووسیا. هەروەها دیمیتری بێسکۆڤ وتەبێژی کرملین ڕایگەاندووە خولی داهاتووی دانوستانەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا بۆ دەست بەسەرکردنی ئاگربەست ئەنجام دەدرێت. هاوکات ڕاشی گاند ئەگەری بەهێزەیە کۆبوونەوەی هەردوو سەرۆکی رووسیا و سەرۆکی ئۆکرانیا بەڕێوە بچێت. ئەمە لە کاتێکدا ئەمڕۆشاندی دانوستانکاری هەردوو وڵات بە مەبەستی تاوتوێکردنی ئەنجامە سەرەتایەکانی دانوستانی نێوان رووسیا و ئۆکرانیا کۆبوونەوە و لە هەمان کۆبوونەوەش تاوتوێی کۆبوونەوەی ڕاستەوخۆی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و ڤلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا کرا، بەڵام کات و ئەگەری کۆبوونەوەی نێوان هەردوو سەرۆک تاوەکو ئێستا بە نادیاری ماوەتەوە. میخایل پۆدۆلیاک جێگری سەرۆکی نووسینگەی سەرۆکایەتی ئۆکرانیا ڕایگەاندووە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا تاوتوێی ئەنجامە سەرەتایەکانی دانوستانی نێوان رووسیا و ئۆکرانیا هەروەها پاراستنی ڕێڕەویە مرۆییەکان و ئەو ئەنجامە سەرەتاییانە بە دانوستانەکانی پێشتردا بەدەست هاتوون. 3 هەفتەیە جەنگی سەر ئۆکرانیا بەردەوامی هەیە. ئۆکرانیا بە سەختی بەرگری دەکات و سوپای رووسیاش گەماروی چەندین گەورە شاری ئۆکرانیای داوە. لە نوێترین هەڵوێستیشدا سوپا سالاری فەڕەنسا هۆشداری لە هەرەسێنانی سوپای ئۆکرانیا بەرامبەر رووسیادا.